بۆرو ناگرم ئەوەندە شازیێ ناگرم ئەوەندە شازیێ لە نێو جوانانە تاکۆ ممتازیێ لە نێو جوانانە تاکۆ ممتازیێ شەواتە بەیانە چاوەڕێمە شەواتە بەیانە چاوەڕێمە ئیسرائیلە سوە مەرگە لە ڕێمەیە ئیسرائیلە چواچی بکەم مەرگە لە ڕێمەیە ئازیز دڵەکەم قوڵوکۆیەتی ئازیز دڵەکەم قوڵوکۆیەتی ئاڵوەدەی تیری پەنجەی تۆیەتی ئاڵوەدەی تیری پەنجەی تۆیەتی تۆ بە شێوەیەک نەزار و شازی شایەنی هەزار شۆر و ئاوازی شایەنی هەزار شۆر و ئاوازی سەیرە دڵێ من لای تۆ بێمایە سەیرە دڵی من لای تۆ بێهایە نانای دڵداری و ئەوین کەیوایە مانای دڵداری و ئەوین کەیوایە ئازیز دڵەکەم قوڵوکۆیەتی ئازیز دڵەکەم قوڵوکۆیەتی ئاڵوەدەی تیری پەنجەی تۆیەتی ئاڵوەدەی تیری پەنجەی تۆیەتی